نارەزایی بتپەرستان کاتێک ئەنجیلی یەزدان عیسا دەچێتەوە ناو کۆمەڵگایەکەوە کە خراپە بەسەریدا زاڵە. پێویستە باوەڕداران چاوەڕوانی چاوساندنەوە بکەن. موژدەی ئەنجیل هاتە ناو ئەو خراپەکەیە کە لە ئەفەسۆسدا هەبوو. کاتێک پۆڵس هات و فێری پەیامەکەی دەکردن، لە قوتابخانەی یەکێک بە ناوی تیرانۆس خزمەتی دەکرد. هەموو هەفتەیەک بۆ ماوەی 2 ساڵ تەواو خەڵک هاتنە لای مەسیح، کەواتە چی ڕوویدا لە ئەنجامی هاتنە ناوەوەی ئەنجیل بۆ ناوی ئەم شارە بتپەرستە. نارەزایی بتپەرستی تێدا سەری هەڵدا، چاوسەندنەوەی ڕوویدا. هەر بۆیە پێویستە بیر لەم بنەمایە بکەینەوە، چونکە واقیعەیە و ئەمڕۆژ بە شێوەیەکی دیاریکراو بۆ ئێمە دەگونجێت. ئێمە سەرنجی ئەو سەرکەوتنە ڕووحیە دەدەین کە پۆڵس توانی بەدەستی بهێنێت. هەروەها زۆر لەوانەی باوەڕیان هێنا دەهاتن و بە ئاشکرا دانیان بە کردووەکانیدا دانا. ژمارەیەکی لەوانەی خەریکی جادوگەرێتی بوون پەرتووکەکانیان کۆ دەکردەوە و لە بەردەم هەموواندا دەیان سوتاند. نرخەکانیاندا هەژمارە کرد. بینیان 50,000 ڕەنگە ئەمە پارچە زیوە ئاگرێکی گەورە بوو بێت کە لە شەقامی سەرەکیەکانی ئەفەسۆسدا داگیرسێنرا بوو. بەهای 50,000 پارچە زیو لە ڕۆژگاری ئەمڕۆماندا وا مەزندا دەکرێت کە هاوتا بێت و بەهای 5 ملیۆن دۆلاری ئەمڕۆ و ڕەنگە زیاتریش بێت. ئەوەی لە ئەنجامی ئەمەدا ڕوویدا پەرەسەندنی ناڕازایی بتپەرستان بوو، بەهێزی لەگەڵ هاتنە ناوەوەی ئەنجیلدا بۆمان دەردەکەوێت کە خراپەکاریش بە هەمان شێوە دەجوڵێت. لە کردارەکانی بەشی 19 دەخوێنینەوە لە ئایەتی 23 دەست پێ دەکەین. لەو کاتەدا لەبەر ڕێگاکە ئاواژەیەکی گەورە سەری هەڵدا. وشەی ڕێگا بۆ باوەڕداران بەکاردێت و زۆر جار ئاماژەیە بۆ ئەوەی کە عیسا لەبارەی خۆیتەوە وتوویەتی: من ڕێگا، حەقیقەت و ژیانم. ئەوانەی شوێنی ئەنجیلی عیسا دەکەون شوێنکەوتووی ڕێگانی. لەو کاتەدا لەبەر ڕێگاکە ئاژەوەیەکی گەورە سەری هەڵدا. لەوێ زیوگەرێکی بە ناوی دیمتریۆس هەبوو کە لە پەرستگای بچووکی زیوونی ئەرتەمیسی دروست دەکرد. قازناجێکی باشی هەبوو بۆ پێشەواران. ئەو کارەی کە ئەنجامی دەدا کارێکی گەورە بوو کە تەنها ناوچەی ئەفەسۆسی نەگرتووە، بەڵکو هەموو ئاسیای گرتووە. کاتێک خەڵک دەهاتنە ئەفەسۆس ئەم بەتانیەیان دەکری. تەواوکەری ئەمانە دەبینین ئیتر کرێکارەکانی خۆی و هاوپێشەکانی کۆ کردەوە و گوتی: کوڕینە، هەروەک دەزانن لەم پێشیەوە دەهاتێکی باشمان دەست دەکەوێت. بینیوتانە و بیستوتانە کە نەک تەنها لە ئەفەسۆس بگرە لە هەموو ئاسیا ئەم پۆلسە قەناعەتی بە خەڵکێکی زۆر هێناوە و لە ڕێی لای داون. دەڵێت ئەوانەی دەست کرد خودا نین. کارەکانیان لەسەرە ناسەری ئاسیادا کاریگەرە بەهۆی باوەڕبوونی زۆر کەس بە مەسیح و خزمەتکردنی پۆلس لە قوتابخانەی تیرانۆس. ئەو وتارەی پێشکەشی کردوون نەک تەنها دەکا ئیشەکەمان دەکەوێتە مەترسیەوە، بەڵکو پەرستگاکەی ئەرتەمیسی خواژنی گەورەش هیچ بەهایەکی نامینێت، ئەوەی هەموو ئاسیا و جیهان دەیپەرستن. پایەبەرزیەکەی لە دەست کاریگەرەی دەدات. خزمەتکردنی پۆلس لەسەر پیشەسازیەکەیان بە شێوەیەکی بەهێز لە سەرناسی جیهاندا درێژ بووە. ئەوان وایان ڕوون کردووە کە تەنها کاریگەری لەسەر پیشەسازیەکەیاندا هەیە، بەڵام کاریگەری لەسەر ئاینەکەیان و پەرستنی ئەرتەمیسیشی دەبێت. بەهۆی قسەکانی دیمتریۆسەوە چی ڕوویدا؟ ئاژاوەیەکی ڕوویدا. وەسفەکە لۆقە ڕوونی دەکاتەوە کە ئاژاوگیریەکە چۆن بووە کاتێک گوێیان لێبوو، تووڕە بوون و هاواریان دەکرد. پایەبەرزی ئەرتەمیسی. ئەوە ئەفەسۆسیەکان ئەوان هاواریان پێدەکرد وەڵامێکی سەبارەت بەوەی کە دەتوانرێت لەباری کاریگەری ئەوەی پۆلس ئەنجامی دەدات لەسەر پەرستن و ئاینەکەیان.
ئەم شڵەژانە هەموو شارەکەی گرتووە، خەڵکەکە گایۆس و ئەرستارخۆسی مەکدۆنیای ڕاکێشایە. ناوە گرووپەکانی شانۆری شار کە هاوڕێی پۆلس بوون لە گەیشتەکانی. شانۆی شار لێرەدا بە واتای شانۆیەکی گەورە دێت کە دەتوانێت نزیکە 25,000 کەس لەخۆ بگرێت. ڕەنگە ئەمە ژیانی ڕزگار کردبێت ئەگەر بتوایێتە ناو ئەم گۆڕەپانەی شانۆیەوە دەکرا بکوژرێت. پۆلس ئەفەسۆسی بەجێهێشت و سێیەم گەشتی تەواو کرد. یەکێک لە خزمەتکارەکان باس لەوە دەکات کە ئەو گرووپێک لەگەڵیدا کاتێک سەردانی ئەم شوێنەیان کردووە کە زەمانێک پڕ بووە لە خەڵکی بتپەرست. ئەو گرووپەکە لەو شوێنە وەستا بوون و سرودەکەیان دەوتە کە لە یەکێک لە ژمارەکەیدا دەڵێت: کاتێک بیرم دێتەوە کە چۆن پەروەردگارم کۆرەکەی بەخشی بۆ گوناهباران بە خوێنی خۆی هەموو گوناهەکانی منی لابرد و منی گەڕاندەوە بۆ ئەوەی بە ڕێگای ڕەزامەندی خۆیدا بڕۆم. ڕوحم گۆرانی دەڵێت: ئەی ڕزگارم، تۆ چەند گەورەیت. ئەوان دەیانویست لە شوێنێکدا خوداش کۆمەند بکەن کە لەوێدا پێگا و شکۆ پێ نەدراو و ناوی خوداوەندی تر بەرز دەکراتەوە. پرسیار بۆ تفکیرکردن جێبەجێکردن. لە ناوەندی بارودۆخەی کولتوریە دیاریکراوەکەماندا چۆن دەکرێت بەها مەسیحیەکان ببنە هۆی چەوساندنەوەی و باوەڕداران لەلایەن ئەوانەی کە قەڵسن بە توانای ئینجیل لە گۆڕینی ژیان وەک ئیمانداران بەهۆی بەهاکەمانەوە ڕوبەڕوو تووڕەیی و ناڕازایی دەبینەوە. بەهاکانمان لەگەڵ بەهاکانی جیهاندا یەکێک ناگرنەوە. بەهاکانی جیهان بتپەرستترین چونکە زۆر شت هەیە جێگەی خودا دەگرێتەوە. بەهاکانی مەسیح لە دژایەتی ڕاستەوخۆی بەهاکانی جیهانن. ڕەنگە تۆ لە کۆمەڵێکدا بێت کە دوای کوشتنی نەکەن، بەڵام تەنانەت ئەم کۆمەلگایانە بەڕوونی گاڵتە بە باوەڕداران دەکەن. ئەو کەسانەی باوەڕیان بە بەهاکانی کتێبی پیرۆز هەیە، بە تایبەتی بەهای ئەخلاقیەکان، وەکو جۆرێک لە گامژەیی و گەوجی، لە چاوی ئەوانی دیکەیان وێنە دەکرین. لە ئێستا گاڵتاری ئەو جۆرە چاوساندنەوەی نوێیە کە باوەڕداران ڕوبەڕووی دەبنەوە. تێبینی دەکەین کە تا زیاتر لە بەهاکانی جیهان دوور بکەینەوە، زیاتر ڕوبەڕووی چاوساندنەوە دەبینەوە. جارێکی تر بیر لەم بنەمایە دەکەینەوە: کاتێک ئینجیلی یەزدان عیسا دەچێتەوە ناو کۆمەلگایەکەیەوە کە خراپە، بەسەریدا زاڵە، پێویستە باوەڕداران چاوەڕوانی چاوسەندبوون بکەن. کاتێک پۆلس خەریک بوو لە پێناو مەسیحدا بمرێت، لە دووە نامەکەیدا بۆ تیمۆساوس ئەم قسانەی وت: هەموو ئەوانەی دەیانەوێ بە لەخواترسیەوە بە یەکبوونی لەگەڵ عیسای مەسیح بژین، دەچەوسێنرێنەوە بە شێوەیەکی لە شێوەکانی ئەوانی کە بە تەقوا و دەژین، ڕوبەڕووی چەوساندنەوە دەبنەوە. بەڵام سوپاسی خوا دەکەین بۆ هاندانی ئەمەش بەڕوونی لەمڕۆدا لە ژیانی خەڵکێدا لە کولتورەکانی تردا دەبینین کە لە پێینا و باوەڕیان بە عیسای مەسیح دەمرن، چونکە دەزانن و باوەڕدارن بە پەیامی خودا عیسا کە هەرگیز دەفەرمووێت: پشتگوێم ناخەم، هەرگیز وازت لێ ناهێنم.